من كاتێکم بۆ عمرە ئەوەنە دڵم خۆش بوو لەو شوێنە پیرۆزە لە دڵی خۆم وتم قەسەم بەخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بمایە لەو ساحەی مزگەوتی مەدینە صلی الله عليه وسلم وتم نەیهێڵا بێمە بۆ کوردستان لەبەرەوەی ئەوەنە پەیامەکەی خۆشەوێ ئەوەنە قورئانەکەی بە دڵمە ئەوەنە فەرمودەکانی شیرینن حەزمە کرد لەوێ پێغەمبەری خوا حەزمە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەوری ئەو حەوشەی مزگەوتی پێغەمبەرە من ببینێ ئەڵێ وەرە جاسم نەڕۆیتۆ هەر وەرە لەویا قورئانم بۆ بخوێنە الله أكبر. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذين كفروا وصدوا عن سبيل الله أضل أعمالهم والذين آمنوا وعملوا الصالحات وآمنوا بما نزل على محمد وهو الحق من ربهم كفر عنهم سيئاتهم وأصلح بالهم ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم. صدق الله العظيم. بارك الله فيك.